تر لەگەڵ ئاوێستا مام یەحیا ئەندامی پەرلەمانی عێراق دەکەم کە لە فراکسیۆنی پارتیە گەر هەڵەنە بم ئەوە ئێستا لە ڕێگایە. ئاوێستا خانم کاتت باش کاتژمێر 11 ئێوە بەغداتان جێشەوە و گەڕاونەتەوە ئێستا لەکوێن؟ ڕاستێکی با لە بەربابەتی ئەمنیەوە باس نەکەینەوە، بەڵام لە بەروی زۆربەی ئەندامانمان بڕیارە بۆی کە پێکەوەش بگەڕێنەوە ئەوەی ڕۆیشتی نوێستەیەکی باش بۆ بەیانەکەی دەرچووە، ئەوەی ئێستاشمان کۆبوونەوەکمان کردووە کە بتوانین هەمومان پێکەوە بگەڕێنەوە، ئیتر تا بڕیار دێمزانین بە کام شوێندا بگەڕێنەوە بە کام ناتر، بۆیە بەوەی کۆبوونەوە کە زۆربەی ئەندامانی پێکەوە ئەوزارەیان ناتوانین بڕیار دەبین بە تەنیا گەڕانەوە، بەڵام ئێستا بەڕای من بۆ دەقەی تر ئیتر بەڕێ دەکەوینەوە هەمومان. کاتە بەشێکتان گەڕاونەتەوە بەشێکتان ماون و ئەوانش دەگەڕنەوە. بەڵێ دو هەنگاوی دوای ئەمە چییە ئاوێستاخان ئێستا گەڕانەوە؟ ئایا ناچنەوە بەغدا یان مەرستان هەیە دەست بەدانوسانەکەن چیەکەن؟ جەنابتان وەکو ئەوەی کە دەبین لە بابەتی دوێنەوە ڕوویدا بۆ بابەتی هەڵبژاردنی سەرۆکی کۆماری عێراق، ئێمە هەموو کاتێک پارتی دیموکراتی کوردستان و پارتی لەسەر یەکڕێزی لایەنە کوردیەکان کردوەوە لە هەرێم و لە بەغدا، بەڵام گرفتی گەورەی ئێمە لەوە دەست پێ دەکاتن مستحقاتی سەرۆکی کۆمار مکەونەتی کوردیە بۆ بەشی بۆ تاکێکی کووردە نابێتن لایەنی چی وەکو برایانی ماڵی شیعە ئەومانی سونە بدیان لەسەر ئەو پۆستەی ئێمە بدەن، کە ئێمە وەکو کورد هەرگیز بڕیاردەر نین لەسەر بابەتەکانی. ئێمە نیگەرانیەکان تێدەگەین ئاوێستاخان باشە ئەمە ڕۆیشت، بەڵام بابچینە سەر ئەوەی کە هەنگاوی داهاتووی ئێوە چی دەبێت وەکو پارتی؟ ئایا کۆبوونەوەک لێرە دەکەن وەکو حزب دواتر بڕیارە دەنگەڕێنەوە یان ناگەڕێنەوە یان مەرستان دەبێ؟ گەرانەوەی ئەو ڕۆمان لە بۆ هەرێمی کوردستان لە بەیاننامەکەی مەکتەبی سیاسی پارتیمان زۆر ڕوون و ئاشکرایە، تێدا باشەوە نکراوە کە بە تەواوەتی باس لە کشانەوەی ئەندامانمان بکاتن لە هەرێم لە بەغدا ببەخشن، بەڵام ئێمە کە گەرانەوەمانە بۆ تاوتۆ گفتوگۆکردنی زۆر بابەتەکان تەنها پرسی سەرۆک کۆمار و ئەو حەدەسانە نییە کە لەو نوێ ڕوویدا، بەڵکو زۆر بابەتکرد بۆ هەنگاوی داهاتووە و چۆنیەتی گۆڕانکاری و هەنگاوی باشتر هاویشتنە بۆ سیاست لە بەغدا. باشە دوێنێ لە ناو پەرلەمان چی ڕوویدا ئاوێستاخان؟ ڕاستەکەی بریار لە سەرەتاوە کە نسابەت شتەواو نەبوو لە بۆ نەژورەوەیان، بەڵام ئیتر وای لێهات کە دەنگەکان زۆر بەرەو ڕۆیشتن گەیشتە 253 تاک پەرلەمان کە نوێنێن پەرلەمان کە دەنگ بدەن. گرفتەکە لەوەیە کە ئێمە لە 2014 کە بزانیمە منافەسەکە لە بینی دکتۆر بەرهەم و فواد ماستوم بوو لەو کاتەی مکەوناتی کوردی بڕیاردەر بوو لەسەر وەیەکێکان مڕەشح بچێتە پێشەوە، هەمان ئالیەتمان ویستمان دووبارە بکەینەوە، خودی ماڵی شیعە و سونە هەموو کاتێک چێ زۆرینەی دەنگ و کورسی هەیە ئەوان بڕیاردەری سەر بابەتەکان و مستحقاتەکانی کورسیدا بەش دەکەن و دێت لە بۆ مکەوەنی کوردیش پارتی دیموکراتی کوردستان زۆرینەی دەنگە و بە یەکەم هێزدا دەندرێت لە کوردستان و بە دووەمدا دەندرێت لە عێراق، پێویستە خۆی بڕیاردەر بێتن، شەرت نییە ئێمە سەرۆکی پرسی سەرۆک کۆمار بەلایەنێکەوە پەیوەست بکەین یاخود بەڕەنگێک ئێمە لە بۆمە مکەون کوردیە و هەر کەسێکیش کە مستحقاتی ژوێنی ئەغلەبیەتی هەیە لەناو خودی پەرلەمان کورسەکە لە ئەو لایەنە و فراکسیۆنە دەکات. باشە ئێوە دوێنێ هیچ فراکسیۆنەکە بوو لەگەڵی ڕێککەوت بن، بەڵام دوای ڕێککەوتنەکە چۆتە نێو هۆڵی پەرلەمان؟ بەڵێ ئەکید بە دڵنیاییەوە خودی دەنگدان و کارێکی مفاوەزاتی تێدا هەیە لە بینی هەموو لایەن و سیاسیەکان، ئیتر دەگەرێتەوەی کە تاسرات ئەوان داکۆکن لەسەر مەبدەئەکەیان و ئەو گفتو و ئەدانەی کە دەیبەخشن و دوایش لە کاتێکە لە ناکاو خیانەتێک و دەداتن ئیتر شتەکان و هاوشێشەکان هەموو دەشوارچکە دەگۆڕێت. واتە هەبوو لەگەڵی ڕێککەوتون بەڵام چۆتە دانیشتنەوە؟ ڕاست وایە. ئەتوانی ناوەکەی بڵێ؟ ناتوانم بەخت. دەستخۆش سپاس بۆ ئاوێستا مام یەحیا ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی کە لە بەغداوە لەگەڵمان بووی.